ئازاد کرا سەرۆ عێراقی بێتاوان دەرچوو لەسەر چی ماگێک دەستگیر کرابوو ئای هەمەخۆرانی لەسەر چی دەستگیر کراوە ئایا هەمەخۆرانیش بام نزیکانە ئازاد دەکرێت ئەی مەلاقاتیل بۆ بێدەنگە بەزە برناوەکەیان پێگۆڕی یان بە خۆشی خۆی لە مەلاقاتیلەوە ناوی خۆی گۆڕی بۆ دانا ئەی بۆچی هیچ سناپێکی نوێ نییە و هاوڕێ نزیکەکانی خۆشی نازانن مەلاقاتیل لەکوێ و ئێستا چی دەکا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وارەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وارەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. مەلاقاتیل ئەو ستافەی لە پڕ دەرکەوتن و وە لە پڕیش بزر بوون هەموو کاتێک قسەیەکی کوردی هەیە هەر شتێک زۆر بە ئاسانی بفڕی وە زۆر بە ئاسانیش دەنیشێتەوە. ئایا ئەم قسەیە بەڵگەی لەسەر گروپەکێ مەلاقاتیل لە بەرۆی هەمومان بینیمان ئەو گروپەیە لە ناکاو دروست بوو و لە ناکاو گەیشتنە لووتکە بەڵام لە لووتکە زۆر نەمانەوە نزیکەی تەنها 1 ساڵ بوو لە ئێستاشدا ئەو گروپەیە زۆر کەپتن و زۆر بێدەنگن ماوەیەک لەگەر ستافەکانی کە کەمکەمە کردیانە دەمەقاڵی بەڵام خەڵک زوو زانی سیناریۆیە ئەو بەوی دەگوت من ئاوا لێ دەکەم ئەویش جوابی دەداوە بەڵام هیچ شتێکمان نەبینی بێزگەل لە چەند قسەیەکی زیاد بابێنە سا بابەتە ڕئیسیەکە. مەلاقاتیل چەند ڕۆژێکە بێدەنگە دەتوانین بڵێن نزیکەیەک هەفتەیە هیچ سناپێکی نەکردو ئەو گەنجەیە چەند دەنگۆیەک بڵاو بۆ دەربارەی ئەوەی بەزەبر ئەو کوڕەیە ناوی پێگۆڕدرا و وا ناشتوانێت سناپ بکاتن بەڵام تاوەکو ئێستا ئەو قسانێک لای نەکرێتەوە لەلایەن خۆیەوە ئەمە تەنها قسەلۆکی سۆشیال میدیایە و هاوڕێکانیشی تاوەکو ئێستا هیچ زانیاریەکیان نییە دەربارەی ئەو گەنجەیە و هیچ شتێک نادەرکێنن ئایا ئەو گەنجەیە لە کوردستان ماوە یاخود ڕۆی لە هەندەران کردەوە یاخود بە سەفەر چۆتە تورکیا لەبەرەوەی تاوەکو ئێستا هیچ دەنگێکی نەماوە ئەو زانیارانی بە ئێمە گەیشت بێ لە ئێستادا ئەو گەنجەیە لە سەفەرێکی کورتەوە بەڵام دەگەڕێتەوە بەڵام گەڕانەوەکەی چۆنی دەبێ بە هەمان ستایلی پێشووتر هیچ دەکاتن لەگەڵ هاوڕێکانی و وەشتی کۆمیدیا پێشکەش دەکەن و دڵی خەڵک خۆش دەکەن یا ئەم جارە تەنها وەکو پابلیک فیگەرێک و تەنها بۆ خۆی کار دەکاتن و سناپەکانی خۆی دەکاتن بەڵام ئەوەی ئێمە بزانین دووبارە ستاف دادەنێتەوە بەڵام ئەم جارە لە ستافەکەی کێوکێنە و چێ لەگەڵی بەشدار دەبێتن. لە نوێترین هەواڵ دەربارەی سەرۆ عێراقی ئەو گەنجەیە ماوەیەک پێش ئێستا بینیمان دەستگیر کرا تۆمەتەکان زۆر بوون لەسەری ئەوەی هەڵدەستاوە باسی لە شتێک دەکا بەڵام ئەوەی زۆر دیار بوو دەربارەی سەرۆ عێراقی ئەوە بوو کە کەسێکی تەزویرچی ناساندوبیان بەڵام براکەی هەموو ڕاستیەکانی درکانت و باسی لە هەموو شتەکان کرد وتی سەرۆی برام چەند ئەوراقێک هەبوو لەلای ئەو کەسەیە دروستی بکاتنەوە بۆ برایەکەم بنێرێتە ئەوروپا بەڵام لەو کات و ساتەدا سەرۆی براشم تێوەگڵا بوو دەستگیر کرا لەبەرەوەی ئەو ناوی لەو شوێنەیە هەبوو و دواتر ئەو گەنجەیە بێتاوان دەرچوو وە کەسێکی تەزویرچی نەبوو بەڵام تەنها پەیوەندی ئەوە بوو لەگەڵەوان تەنها ئەوراقێکی دروست دەکرد بۆ برایەکەی و بنێرێتە ئەوروپا بۆی سەرۆ عێراقی لەو شتانە لە هەمووی دوورە و لە ئێستاشدا دوای نزیکەی مانگێک و شتێک ئەم گەنجێ ئازاد کرا و بێتاوان دەرچوو کێسەکەی کۆتایی پێهات بەڵام براکەی چەند جارێک بازەوە دەکاتن برایەکەم بێتاوانە و چەندین جار دەربارەی مەلاقاتیل لە برای سەرۆی دەپرسن برای سەرۆژ باز لەوە دەکاتن بەسە ئاگاداری منداڵە خوای 14 ساڵەکان و 14 ساڵەکانتان بن ئایپادێک و مۆبایلێکتان داوەتە دەستیان و نازانن چی دەکەن و چۆن بەکاریان دێنن تکا لە خەڵک دەکاتنەوە بۆیە ئاگاداری منداڵەکانیان بوو هیچی تر بۆ شێوەیە قسە نەکەن وا دیار بوو داوای ئەویان لێکرد و ئایا مەلاقاتیل بۆچی بێدەنگە ئەمیش لەسەر ئەو شتێ هاتە دەنگ برای سەرۆ
کە لە خەڵک دەکاتن ئاگایان لە منداڵەکانیان بێ وە دەربارەی ئەوەش کە سەرۆ عێراقی کاتێک گیرا بوو دەستخۆشی لە مەلاقاتیل کرد پاش چەند هەفتەیەک ئەو گەنجێ ئینجا سەردانی ئەو هاوڕێی کردبوو کە دەیوت لە پێناوی هەموو شتێک دەکەم و باسی لەوەش کرد وتی لاوانەیە ئەو گەنجەیە مەشغوڵ بوو بێتن لەبەرەوەی گۆڵستارەکەی نەماوە یاخود چەندین کێشەی تر و ماهاناتی هەبێتن بۆیە ئاوا تاخیر هاتۆتە سەردانی براکەم و لە براکەمی لێ پێچۆتەوە و دوای ئەوەی سەفەری دووبەی کردووە و دواتر لە کۆتاییدا سەرۆ عێراقی ئازاد کرا با ئێستا بابینە سەر هەمە خۆرانی ئەو گەنجە ڕۆحسووکەی لە ناو سۆشیال میدیا هەموو جوڵەیەکی خەڵک دێنێتە پێکنین ئەوەندە کۆمیدی و قسە خۆشە دەتوانین بڵێن یەکێکە لەو کەسانێک کە لە ناو ستافەکەی مەلاقاتیل بە کۆمێدیترینیان دادەدرێتن و ئەوەندە تێکەڵاوە لەگەڵ خەڵک دەتوانین برێن لە هەمووان زیاتر هاوڕێیەتی زیاتر لەگەڵ خەڵک هەیە و لە ئێستاشدا هەمە خۆرانی لە زینداندایە بە هۆکاری ئەوەی کە کارتی ڤاکسینەکەی بەسەر چوو بوو و وەروەها کاتی سەردانیکردنی بۆ وڵاتی ئێران دوای گەڕانەوەی ڕاستەوخۆ ئەو گەنجەیە دەستگیر کراوە و تاوەکو ئێستاش بێدەنگە نزیکە بۆ 2 مانگ دەڕواتن بەڵام بەم نزیکانە دەنگۆ هەیە نزیکەی 2 هەفتەی تر ئەو گەنجەیە ئازاد دەکرێتن و هیوادارین هەمومان چاومان لەوەیە هەمویان ئازاد بکرێن و ستافێکی دووبارە نوێ و سەر لە نوێ دابنێنەوە و دڵی ئەو گەنجانە خۆش بکەن کە دڵی بەو ستافەیە خۆش دەبێتن هیوادارین هەموو لایەک سەرکەوتوو تەندروست باش بێتن ئایا پێت باشە لەم جۆرە ستافانە لە ناو کۆمەڵگای کوردی زیاد بکاتن ئایا شتێکیان زیادە لە ناو ستافەکان و چ قسەیەک نابی بکرێتن دەبێتە هۆکاری ئەوەی کە سەرنجی منداڵان بۆ لای خۆیان ڕابکێشن و تووشی چەندین کێشە گرفتیان بکەن و فێری قسەی جیاوازیان بکەن و ئایا پێویستە ئاگایان لە قسەکردن و هەڵسوکەوتیان بێتن لەبەر ئەوەی فانەکانیان زۆربیان تەمەنیان لە خوار 18 ساڵە دەبێت ئاگاداری ئەو نقطەیە ببن بۆ ئەوەی هیچ کەسێک تووشی کێشە نەبێتن و لە ئایندا هیوای سەرکەوتن بۆ هەموو ستافە کوردەکان دەخوازین و هەموو لایەک سەرکەوت و سەرفراز بن. زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی دوی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئادکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لە کلیل میدیا.